بەسمەکەیە ئەمە باشی بکەن ئەوێژنی بۆ تۆسێت کیسات جاکاکە ها بە ئەمەشەم سیرکە شانسیشمان هەیە منداڵەکان مەشغوڵی گۆرانی وتنن جا زۆر جوانە چییە ئەو لە تەقەی ماغە قاشە پەنیرە ئەمە ناوی چییە؟ گەوهەر زۆر جوانە ئەزای بەکێ ئەوەی براکانی مارکێتیان نەبوو لەسەر سوچەکە یەکێ ناوی هین بوو جەوهەر جاخۆشیان جوات ئەم جەوهرە لەگەڵ ئەم گەوهرە بڕوا بۆ میسر هەردوو چەمڕانەکەن گەوهر کامیان ئاوەڕباتەوە جارێت جەوادیان هەر نەچێ بۆ میسر زۆر خەتەربانیەکەنەوە نایرم بیرم چکە توڵتیەکەنە سەر کاکە تۆ بیری لە چی کردوێتەوە دەدیان ڕاستمی کە تو خۆ ئەمەش پرسم چییە؟ ئەمە ناوی چییە؟ پرسم پرسنگ جاوەرە ئەمە سێ چارێکێکی ڕەش لەبەر کاتم بەبەردەم تا بێت و بچێ باەکەی پشە وەریا بوو خۆم یا بم خۆ زۆر خۆشە زۆر جوانە ماشەڵڵا ئیسلاحە سەیریکە ماشەڵڵا زۆر نازدارە ئەدەی ئەی ئەم فستقەکیە ئەمە شار ڕەفیقمان ئەزای جەفی ئێستا من و تۆ خۆمان مەشغوڵەکەین بە گۆرانی باشە تۆش چۆن مۆبایلەکەیان بۆ دانا دەنگیانە کۆر دەکەین ڕاکە بڕۆ بێ دەی لە بەرەنگی وەردە بەس حەیب ئەو خاڵە بەسەر لوتێوەیەتی کورە خۆ شاشەکەیە کاکەی گیان خاڵی چی مناڵ مەشغوڵە بە ئارزی خۆم سەیرەکەم ئەزانین چۆن بەجددی وەزعی عێراق زۆر باش نییە عەبادیش بە نەوعێک هاتۆتە پێشەوە کورد پێی ناخۆشە چونکە مەعاژ نییە کە مەعاژیش باوکە مۆزەعانە واتێکم کردو عەبادی لەکوێ عێراق لەکوێ مەعاژ لەکوێ ئەرە تەتی تۆ قەجە بەسەرەوە باسی سیاسە دەکەین باسی وەزعی عێراقەکەین و پشتی کوردستان بزانین چییە لەم وەزعەیە ئەی تۆ چی توێ بەساقە بۆ چی هاتی بۆ عەترەکان دەخۆم لە خۆتی بەو میراتی کە بڕۆ دەرەوە جا بەڕاستی ئەو کاتی ئەمریکا جۆرج کەنەدی هاو بۆ لای عەبادی نا کاکە نا وتی ئەم وەزع قبوڵ ناکرێت کە قبوڵیش نەکرا بردی بردی بخواب بردی بخواب بردی 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 ئەمە چی ئەی هەوار ئەمە هەنگوێنە ئەری ئەمە کونجیە ئەمە چییە زۆر نازدارە ئەمەیان ناوی چییە شەو بۆ ئەفریتە ئەفریت جاخر بە قوربان من بلا ئەفریتێکم هەیە جا بێ بە دوو ئەفریت بەخواویشم ناوێت بەخوا من ڕەم زۆر زیاتر لەسەر پرشنە ئەزانی چۆن سەیری کە ئەگەر بەبێ فلتەر پیشانم ئەی چکە فلتەر ئاژدادی منی سووتانوە کاکە تۆش فلتەرە زانی ئەی توزانم لەو سەرەوەکەیە نەوعێکی کەیە بەخوا پرشم کابانە ئافرەتی چاکە جوانە ئێستا بەبێ فلتەریش پیشان تێم بزانێ کە چۆنە هاها ئەوش بەبێ فلتەر زۆر جوانە زۆر جوانە ئەڵێ چی تەلەفۆنی بۆ بکەم ئەوەتە ناوی چییە؟ پرشم ئەڵڵا پێش ئەڵێم پشە ئەرەڵا بۆی بکە بڵێ عوسمانی برام گڕی گرتووە هین ئەڵم گڕی گرتووە مەقسەدی میانی بڵێ تۆزێ وەسفیشم بکە باشە خەمن نەبێ ناژڵی سەر و پەنجایە بڵێ خوار چلە خەمن نەبێ خۆی دڵ حسابە دڵەکەم هەژدەیە ئەلۆ پرشنگیان باشی خۆش بیاخوا بەستاقم ئەڵێم ئەوە عوسمانی برام ساڵێکە خێزانەکەی ئەمری خوای کردو بە نەخۆشی وێنەکەیم بۆ ناردی جابراکەم بەخوا پێویست ناکا وەسفیکەم باڵای بەرز سوور و سپی هەزار گەنجی ئەو سەردەمە دێنێ بەخوا ئەرە وەڵڵا جاوەزێشی باشە بەخوا چی بێ بۆتەکە سێ مناڵی ئاقلیشی هەیە با لەم سەرۆ پێ و بڵم دوایی نەڵێ بۆ پێوە نەوتوم جا ئەمڕۆ سەعات 5 وەرە بۆ ئێرە بۆ ماڵی خۆمان منیشی لێم بۆ خۆتان یەکتری ببین و قسە بکەن و چاوتان بە یەکترکەوێ چاوەڕێتم دەیخوال لەگەڵ بێخوا حافیز چی بکەین؟ بەکر قۆزەقوتێتێکردم بێئەدەب بڵێ خاڵە بەکر یا کاک بەکر خاڵە بەکر ئەرێ یەک دەقەتەوە وەڵای بە قشتا بیرم کۆتەوە ئەو مجەفەکەتانی شوایە ئەو تۆ تەواوی هەتی و بجەفیفەمان لەکوێ بوو یعنی تانە ئەی هیچ سەری من هی بجەفیفەیە یعنی چۆن ماڵێ چۆن ئەبێ بێ مجەفە بێ نیمانێ مەحەل لە عەزەڵەوە نیمانە پورە ئاسیاوەتی عەمرن نەمێنە چی دەوێت شێتە دەواز بێنە بەکر ئەو ئاسیا تۆیش دۆستە ئیشم پێدا چی دەوێت ئەو ئێستا هەتیوە شێتەی برازام هات هەر خەریب بوو شێتم کە دقی ناکات پێ بگرەوەیان نەماوە ئەمە ئەمڕۆ سەعات 4 ئەو ناڵانە بەریتە دەرەوە هێجا من بۆ بیان من چیان لێ بکەم
بیان خلافێنە بۆ من بابەنۆی لە چی؟ ناتوێ بڕۆنە ماڵەکە چۆڵ بێ بارە وەڵڵا بانەجاتمان دە سەعات چوار ئەو مناڵانە بەرە بیان بە بۆ پیاسە باشە باشە سەعات پێنج ئەو ڕۆفیقەمیە بۆ ئێرە باشە بەشکم بیسازێنین بۆ عوسمانی برا بەخوا بانەجاتمان باشە باش خەمە نەبیش چەند حەزم لەم جەوەیە فەرمیەش و لەو قەوزەیە هەرچەندیش بە زەحمەتە بەڵام ژی بەلەنز بەلە ڕۆڵە حازرن بۆ شوێ ئەیە تا بم لەگەڵ خۆما بۆ دەرەوە دێ ئەزانی خاڵە بەکرد تو زۆر هەزەری بۆ کوڕم تۆ بۆی ما بێمە تۆ بخۆی مناڵ نی کوڕم چۆنە تا من بۆی ون نەبن کاکە جان بیرە چۆ جاری پێش و عوسمانی داماوە کرد بە فیلم لەو لادێون بووی هەردە باشە ماڵا بێت و خۆش خەتای من نەبوو خەتای باوکم بوو تێگە چووە من دارێک و لەگەڵا فرتەکە قسەیە کرد هەر تۆم نەقسە و تۆ لێرە نەبیت و من هەر تۆم نەقسە و یێرە بێت و ناخ ئەوە چی ئەو وەزع بوو دە تو واز دەوانە من هەسێ پێڵاوەکان لە پێکەن و دەستێک گرن و بابڕندی وەڵڵا پیاوە نەبم یاک هەنگاو نایە بەدەرەوە بلا فەر بابڕ تێڕەدی هەستا دی دوام بکەوت ئەرێ ڕۆڵە نیو سەعاتە منتان لێرا ڕاگرت و چاوەڕێکی دەبا بڕندرەنە سەبرکە کاک بەکرێ بەس سەبرکە کوڕەچین بۆ پارکەکە کاکە با بچین شتێ بخۆی لەوێ کاک بەکرگیان دیلیڤەری تێ دەبێت دەنگ بە بە قورعانی و من شێ دەکەن ئەمە چی تو ئاواکەی ئەو ئاواکە تو ئەمە چییە؟ ئەمە بۆ شۆ چوونەمانە لە خۆی ئەوانە عیبە ئەوانە تۆ چی گرنەوە کورە هاتووم عەرزەیە بکڕم لێرە کاکە هەرزەی چی وازایە نازانین خوشکت سەعات 5 عیدیە لە ماڵی ئێمە بەڵێ خاڵە بەکرم بەتمای خوشکی باو باو بەڵێ کۆرە کاکە واسی لێبێنن داما واسی لێبێن کاکە بۆ خاتی تۆ تەشیدی ئەو نییە ئەوەتە ئەوەیە بڕۆ کاکە بڕ بەلای شەوە بۆستە پرسن خان چۆنی؟ چاکێک بەکر باشی؟ وا بێەوە خێر بۆ چۆچی؟ بۆلای ئاسیەخانە کاک بەکرجان بە یارمەتی خۆ تۆ تەداخلی ئیشی عایلەی مەگە بە یارمەتی خۆ هیچ مەڵێ بە تەمای ماڵی پوراسیای تۆ توزانی؟ چۆن نازای ماڵی پوری خۆمانە وازای نازانین بۆ چیەت بەڵێ بەتەمای مرتی بە باوکم ئەوە بزانە ئەوەی بێش و بە باوکم کە شا بە دەرێکەین بێجگە لەوانە شتێکی تر هەیە ئەوەی بێوێش بکە بە باوکێمە ئێمە سەرخوار هەڵیەواسین مەعیدەی لە قورگی دەرێنین و سەری لە لاشەیەکەنەوە و قژشی سپرەکەین هەڵی شێتڵی شێری دەوەرە دەفەرموودا دەوەرە باشە بۆ خاتری خوا ئێوە بە شەرن چین حەشەرن بواکەن خۆشە ئەوە دەرمان کرد آخر موعد وابێ هەر دەستانی لا یاوە لە پێنج ئەرە دەسانێدە هیچ نییە کاکەیان تۆزێ ئارام آخر دە تێگەێنە بڵێ عوسمانی برام سوورە عەسەبیە وەڵا ئەو لەم سەرەوە وا بکە بەخوا لەو سەر دەنگمان دەرێنێت لە تەلەفۆنێکی بۆ بکە آخر بابە بڵێ عوسمان گڕی گرتووە بڵێ عوسمان تەقیەوە باشە حکومولی لەست آخر ژنێنان چۆن وابێ دەبێ ببینی کە تۆزێ ئارامە بێ بە قورعان تووشی جەڵدەشتە بی دەدەی دا آخر دە کاکە دەدەی ئەلۆ پرشنگیان الله ئەو تۆ گەیشتە کوێ؟ هۆڵا گەڕامەوە ئەیە ڕۆبۆ مناڵەکانی عوسمان ڕاویان نامە تۆ وەرە خۆم ئاقلانەکەم تۆ وەرە بەس عقەمە گەڕێ وەرە نە هەموو سلەیمانیم لەسەر تاپۆکەی شوو بە عوسمان ناکەم تێگەشتی هەچۆ وی ئەیا ڕۆ چی بۆ تێم گەینە خەریکە جەڵدە لێمەیە خێرادەچی خستەوە بۆ چی بووە مەسەلەکە وەڵا مناڵەکان تەزانن ڕێگایان پێگرتۆ لە ڕێگایە و خوابزانە چیانێکەوە ڕقی داوتی سلێمانی بکە بە ناومۆنایە باوکەم ڕۆ خواچی لەم هەتیوانم کەم دەخوای جانیان لێم بسەرەوە یا پاچیگە یا چاچیگە یا ڕەب العالەمین کاکە جا من کێ ئەم نسیبە ماڵەسێ دەیا چاکم کە ئەی دەیا پاکم کە یا ژنێک کە بە قیسمەت و نسیبم وەڵڵاهی ئەوە ژیان نییە